من ڕاهەنڕەنزەر بەشداربووی کۆرسی جۆرەکانی کەسێتیم و دەمەوێت بۆچوونی خۆم لەسەر کۆرسەکە بڵێم بۆ کەسانەی کە دەیانەوێت بەشداریکەن. بەڕاستی ئەم کۆرسە یەکێک بوو ئەتوانم بڵێم لەو کۆرسانەی کە زۆر خۆشحاڵم کە بەشداریم کرد و ئیسفادەیەکی زۆر باشیشم لێ بینیوە. سوپاس بەخوا، سوپاس بۆ مامۆستادانەش ڕاهێنە بەڕاستی مامۆستایەکی باش بوو، ڕاهێنەرێکی زیرەک بوو. سوپاسێکین لێرە ڕێز و سڵامان هەیە بۆی و بەڕاستی ژیانم زۆر گۆڕاوە لە دوای ئەم کۆرسەوە. ئەو زانیاریانەی کە لەناو کۆرسەکەیە لە چاو سەعرەکەیدا هیچ نییە بۆ کەسانی کە دوودڵن لە بەشداریکردنە. زەمانەتی ئەویان ئەەکەم کە بە هیچ شێوەیەک پەشیمان نابنەوە لە بەشداریکردتە و مامۆستادانە بەڕاستی کۆرسێکی کورت و پوختی بۆ ئامادە کردبووین و تێبینی زۆر جوانی تێیا بوو کە ئەگەر خۆمان بڕشینە ناو کۆرسی ترا هانی زۆر زیاترمان پێچوو تا ئەو تێبینیانە خۆمان ئەزمونێکی نوێ بین و بەڕاستی دکتۆر دانا خۆی ئەزمونێکی باشی لەو بوارانەیە هەیە. ئەو نییە بڵێ کەسێک بێت دوو کتێبی خوێندبێتەوە و تەنها کۆپی پێستێکی کردبێت، نەخێر. دکتۆر دانا خۆی لەو بوارەدا ئیشەکات و ئەتوانم بڵێم یەکێکە لەوانی کە زۆر دیارە لە بابەتی سپۆڕی هەیە لە بابەتی دەروونزانیە. بەڕاستی کەسێکی زیرەکە و ئەو پرسیارانەی کە هەموو وەڵامەکانیم دەستکەوت و ئێستا دەزانم بۆ چێ پیشەیەک باشم. ئێستا دەتوانم کەسی بەرامبەر هەڵبسەنگێنم و بتوانم پەیوەندیەکی تەندروستانەتر بکەم